من كلامي لەبەر دۆخی ئەمنی خۆم و خانەوادەکەم ناوی خۆم بڵێم چونکە خۆم لە سلکی ئاسایشدا کارمەند و ساڵانێکی خزمەت دەکەم لەناو دەستگای ئاسایشدا. هەڵبەتە مەبەستم ئاسایشی سلێمانیە لەژێر دەسەڵاتی یەکێتیدا تەنها لەبەر خاتی خوا و دووەمیان وەکو ئەرکێکی مرۆیی و ئینسانی چەند زانیاریەکی گرنگ بڵاو دەکەمەوە کە لە زیندان و ژوورە تاریک و نهێنەکانی ئاسایشی گشتی و سلێمانیدا چ ژیانێکی تاڵ دەگوزارێ بۆ بنکراوان چ تەعزیبێکی بنکراوان دەدرێ کە زۆر بە ئازارترن لەو تەعزیبانەی کە حکوومەتی بەعز بەرامبەر بەندکراوان دەیکرد. سوێن بە ئەڵڵا ئەوەی بە چاوی خۆم بینیومە یاخود لەناو ئەو دەستگایەدا بیستومە وەکو خۆی بێ زیاد و خەم دەیخەمە ڕوو. سەبارەت بە زیندانی کانی گۆما دەکەوێتە باشووری سلێمانی خوار گوندی کانی گۆمە و ئەکادیمیای مەشقی سەربازی خۆم ماوەیەک لەم گرتوخانەیەدا کارمەند بووم دەوامم لێ دەکەن بەڵام لە ئێستادا گواستراومەتەوە بۆ شوێنێکی تر. ئەم گرتوخانەیە تەوقیفە واتە هێشتا بڕیاری حکوم بەسەر بەرکراواندا نەچەقاوە. هەر کاتێ بڕیاری حکومیان بەسەردا جێبەجێ دەکرا دەگوازرانەوە بۆ چاکسازی دەوران لە ناو فەرماندەی گشتیدا. ئەم گرتوخانەیە لەلایەن ئاسایشی سلێمانیەوە چاودێری دەکرێت هەموو کارمەندە ئاسایشەکانی سەر بە ئاسایشی سلێمانین بەندکراوان زیاتریان تەزویر مادەی هۆشبەر تیرۆر جارجارە قەتلیشی بۆ دەهات یاخود تۆمەتیان دەخستە پاڵیان. ئەم زیندانیانە زۆرن کە بێتاوانن بۆ نمونە ڕۆژێک لە یەکێک لە زیندانیان هەوڵی خۆخنکاندنیدا بەدەستی خۆی دەستی خستبۆ سەر قوڕخواگەی خۆی بەتوندی کەمێکی مابوو خۆی بخنکێنێت من نەمهێشت و دەستیم گرت دەستیم لە قوڕژی کردەوە بێهۆش بوو پاشی کەمێک کە هاتەوە هۆشی خۆی پێی وتم تخوا کاکە لێم گەڵێ با خۆم لەنەوە بەرم منی وتم لەبەر چیم کارە دەکەی وتی هەژ مانگە لێرە گیرا و هەموو شێوە تەعزیبم دەدەن نازانم لەسەر چم نیان دوێتەوە وتم چۆن تۆ نازانی هیچت نەکردووە وتی بەخوا هیچ لە خۆم شتی نابم ماڵەوەشمان نازان کە من لێرەم زۆربەی شەوان سەرخێڵ دێتە ژوورەوە دەکەوێتە ژیانمان هەڵبەتە سەرخێڵ کە بەرپرسی سوات بوو هێزا ڕەشەکەی ئاسایش بوو ڕاستەوخۆ لەلایەن لاوری شێخجەنگیەوە ئیحازی وەردەگرت وەستا عەسەریش دەستی نەدەخستە کارەکانیەوە شەیوا هەبوو سەعات دوی شەو سێ شەو دوانزدەی شەو بە ئارەزوی خۆی دەکرد بە ژووردا و دەهات زۆربەی کاتەکانیش بە سەرخۆشی و مەستی دەهات تەنانەت زیندانی لێیە حەوت بۆ 8 ساڵێکی لاوە کە سوکاریشی نازان کە ماوەیان نا لەوانەیە بڵێن چۆن کەسێک ئەم زیندانیانەی نەدیوە ئەم زیندانیانە ڕۆژانی مواجە دووشەمان و چوارشەمان بوو دەیان شاردنەوە یان کە مافی مرۆڤ دەهات لە ئاسایشی سەرەوە ئاگادار دەکراینەوە کە بەڕێوەبەری زیندانی سەرەوە واتە مدیری هەموو زیندانیەکە کاک ئەسکەندەر بوو کە پاڵخۆشی دوایی کرد بەڕێبەری زیندانی کانی گۆمەش کاک ئەمیر بوو هەولامی بوو کاتی ئێمەیان ئاگادار دەکردەوە کە مافی مرۆڤ دێ ئێمە ئەو زیندانیانەمان دەبوو بیخەینە ئەمپۆڵانسەکانەوە لە پشتی زیندانەکە کە شوێنێکی نادیارە سیارەکان بفنکەین تا مافی مرۆڤ دەڕۆیشت اینجا دەمان برنەوە ژوورە تاکە کەسیەکانی خۆیان هەڵ ئەمە زندە و تەسەوەری خۆم ژمارەی ئەو بەندکراوانەی کە لە نێوان 6 ساڵ بۆ 7 ساڵ بۆ 8 ساڵ بەندکراون تا ئێستاش خزم و کەسوکاریشان نازانێت کە لەوێ بەندکراون ژمارەیان نزیکەی 30 بۆ 40 نەفەر دەبێت تا ئێستا خزم و کەسوکاریشان نازانن کە بەندکراون یعنی زۆربەیان تەعزیەیان لەوانەیە بۆتان دەدابێت زۆربەیان بە شوێ برزت لە قەڵەمیان دابن بەڵام هەمویان ماون هەمویان حاضرن ئێستا لە زیندانی کانی گۆمە بە بەڵگەوە با مافی مرۆڤ بچێ لیژنەی مافی مرۆڤ بچێ بەس پێشەوەی بچێ با هەر چواردەورەی زیندانەکە تەواو کات و بچێت دڵنیا بە هەموو بەندکراوەکان لەوێدا دەگیرێت لەبەرەوەی ڕێگەیان مەدەن کە بە ئەمپۆڵانسەکان بیان گوازنەوە بۆ شوێنێکی تر چکە پێشتر بە ئەمپۆڵانس دەگوازرانەوە دوو ئەمپۆڵانسی فول دەبوو کە دەگوازرانەوە هەبوو 6 ساڵ 5 ساڵ 7 ساڵ 8 ساڵ کە گیراوە بۆ خۆشی نازانن لەسەر گیراوە بەڕاستی بەردەوام لەژێر تەعزیبدایە بەڕاستی یعنی هەیە بە مەزندە و تەسەوەری خۆم هەیە چاوی نابینێت بەڵام هەر چاویشی دەبەستن لەبەرەوەی نیانێشتۆ تا ئێستا ڕووناکی ببینێت هەمیشە لای ئەو تاریک بووە هەمیشە لەو ژوورە ئیفرادیدا بووە لەو ژیانە ناخۆش و ژێر تەعزیبەی سەرخێڵ و ئاسایشی گشتی و ئیدی دەرزی لێدان و تەعزیباتێکی زۆر هەیە لێدا بەمە زندەی خۆم 30 هەتا 40 نەفەرێک دەبێت زیاتر کەمتر نییە هەڵبەتە
کاتێ دەمانبردن یا توورەکەمان دەخستە سەریان یاخود چاومان دەبەستن بە چاوبەستراوی دەمانبرد لەناو ئەمپۆڵاسەکانەوە بۆیان نەبوو سەدیش بەرزکەنەوە. زیندانێکی ترمان بر بۆ نەخۆشخانە ئەو زیندانیانەی کە لەسەر تەزویریان مادەی بێهۆشکەر دەگیران ئاسایی بوو دەمان بردن بۆ نەخۆشخانەکانی سلێمانی بەڵام ئەو زیندانیای کە لەسەر تیرۆر یاخود مادەیەکی قورسی هەبوو ئەوە دکتۆرێک هەفتانە دەهات بۆ چارەسەرکردنیان. زیندانێکمان بر بۆ نەخۆشخانە لە ڕێگا لێم پرسی بۆ بەرگرایی وتی بەس لەسەر ئەوەی حەشیشم نەبوو بیدەمە جەلالی مینەبەک. جەلالی مینەبەک پلەی لیوایە هەموو ئاسایش دەزانێت کە مواد دەکێشێن بەڵام کردویانە بە بەرپرسی مادەی مخادرات لە ئاسایشی سلێمانیدا. منی وتم بۆ لەسەر ئەوە وتی هەموو جارە من عەشیشی بۆ دەبم بەڵام شەوێک تەلەفۆنی کرد وتی عەشیشم بۆ بێنە وتم بەخوا نەماوە 2 ڕۆژی تر بۆم دێ لە ئێرانەوە ئیتر بە تووڕەی لەی داخستمەوە مەفرەزەیەکی نارد و منیان بەند کرد و منیان هێناوە بۆ ئێرە. ئەوە 3 مانگە من لێرەم بەبێ ئەوەی ماڵەوەش بزانین بەس لەسەر ئەوەی کە حەشیشم نەداوە بە جەلالی مینەبەک کە بەرپرسی مادەی مخەدەراتە. چەند زیندانێکی تری لێبوو کە ڕاستەوە خۆ لەلایەن ئاسایشی گشتی چاودێری دەکران لەلایەن دکتۆر خەستە و گوڵەوە چاودێری دەکران. ئەوانە نەسەرخێر و نە ئاسایشی سلێمانی نەیان دەتوانی تەداخولیان بکەن و دەستخەنە ناو ئەو کارانەوە. بۆ نمونە کەسێکی لێبوو بە ڕاگەز بەنگلادشی بوو کە گوایە هەوڵی خۆتەقانەوەیدا بوو لە کەرکووک بە ڕێگەز بەنگلادشی بوو لەلایەن مفۆزەکانی ئاسایشی گشتیەوە چاودێری دەکرا. هەموو هەر ڕۆژە و کەسێک دەهات بۆ چاودێریکردنی ئەو بەنگلادیشیە هێندەیان تەعزیبدا بوو هێندەیان دەرزی لێدا بوو بۆ گەنی کردبوو کرم لێدا بوو تەنانەت مفۆزەکانی ئاسایشی گشتی بەدەستکێشەوە خواردن و نانیان دەخستە بەردەمی دەیان خستە پێشی بەدەیان زیندانی وا هەیە کە بە دەرزی تەعزیب دراوە دەچەوسێنرێتەوە. زۆربەی کارمەندانی ئاسایش کە گویان لێمە لەو وەزعە بێزارن بەڵام ناوێرن دەنگ بکەن یاخود واز بێنن چونکە ژیانیان مەترسی لەسەرە. بەدەیان زیندانی هەیە کە سوکالی نازانێت کە گیراوە ماوە یان نا هەمووی لەو زیندانەدایە. زیندانی کانی گۆما یەکێکە لە زیندانە مەترسیدانەکانی ژێردەسەڵاتی ئاسایشی سلێمانی ژێردەسەڵاتی یەکێتی. بە سەدان زیندانی لێیە بە سەدان زیندانی لێ مردووە. تەنانەت خاڵێکی سەدام حوسێن کە برای عەلی عەسەر مەجید بوو برای عەلی شینیایی بوو لەو زیندانەدا بوو چەند ساڵ بوو گیرا بوو لەو زیندانەدا مرد کۆچی دوایی کرد تەرمەکەش کەس نەیزانی چیان لێ کرد کەس نەیەزانی کە لەوێشدایە. ئیشەڵڵا لە بەشی دووەمدا من تشک دەقەمە سەر وردەکاری زیاتر سەبارەت بە بەو تەعزیبانەی کە بەرامبەر مافەکانی مرۆڤ دەکرێت لە زیندانەکانی ژێردەسەڵاتی سەوزدا بە تایبەتی زیندانەکانی ئاسایشی سلێمانیدا زیندانەکانی چاکسازی دەوراندا کە چ گەندەڵێکی تێدایە چ شتێک دەکرێت بەرامبەر بە مافەکانی مرۆڤ.